ئەمە مەمنونی سۆپاسی هەموو خەڵکی دەکەین بە ئەو ئیبادەی سەری ئێزدیاتی مشارەکەی کردین لە خەڵکی کوردستان و خەڵکی عێراق ئینشاڵڵا ئەو جارانە جاری تاریە بێت بۆ نەخۆشی نەبەست بۆ نەخۆشی ئێزدی بۆ نەخۆشی هەموو دنیا و ئینشاءڵڵا ئەو نەخۆشیانە بەردەوام نەبن و ئەو خودانی حەق و عەدالەت بۆ هەموو خەڵکی بێدەکردن. سالڤەگەرە سیاژی کارەساتە شنگالێک و تێتە ساختکردن هەر جهتێکی هەی هەر مؤسسەکە هەیە براد بێ ساختکردنا بێ بلەخەس جهتێت ئێزیدی چونکە ئەم بینن احتیمام نایەتەکردنش جهتێن دیڤە حکوومەتە عێراقی بەیان هەر جهەکێ دیڤە فەم وەکی بژن ڕۆژێکە وەکی ئیرۆدا ئەم داخوازێت کن و حمایە دەولیەتێت بێتەکردنش ئێزیدیان ڕە یان زەمانێکی وسا دایننش ئێزیدیارە و جارەکە دیێ تشێ سەری ئێزیدیا هاتی نەیەتەکردن بەهوەریەکی ێزیدیارە چێکن و جارەکە دی وەختی بزبرنە جیێت خوا ئەف تشتە سەری نائێتەوە چش خیانەتە جینارا بێت چش وان سیرعاتێت سیاسیت موجود نهۆل سەر ئەردەی شنگالێ ئەم بینە شنگال هاتە ڕزگارکردن لێ خەڵکی ئێزیدی نگاری بەگەڕیە جیهن خۆ جارەکە دی چونکی نا خدمات هەینە ئەو سیرعاتێت سیاسی کە چێت بن هەرجارێکم بینن شارێکی چێت بچنا بەدا یعنی حزبین سیاسی دەبن یان ژن قوتێت جینارە ترکیا چه إيران چه سوريا چه حزب موجود العراق الكردستاني بين دائما شارة هدان هجي موجودة السر آخر شنغالي